لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لواني دوسطو شيستو سي لوانا كاين تفسير القرآن بيروز بيم وخزمتان ومن بس رزامندي خواهي قول وهيوادان بإيوي آز السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون. والخوشوستان ديارة لا أتكان بيشتري خواهي قول سبحانه وتعالى باسي لوكر كوا واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. اعتصام بكن دز بديني خواهي قول بشرعي خواهي قول بكتابي خواهي قول بقرن هموتان ولا تفرقوا بش مبن تفرقة لنيوانتان دروس النبي وزا خواهي قول سبحانه وتعالى دعاء ودفرمي ولتكن منكم أمة يدعون إلى الخير لباشا ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا لدواء يوم تبيض وجوه وتسود وجوه. باز لروج قيامة دكا طبعا لو روجيك وروجقاريك هندي كز متساويا سبي دبي هندي تشيج متساويا رج دبي ديار ولا نتيجي تكاني بيشتريك واتا لو زانان دفرمون تبيض وجوه أو كسان رويان سبي دبي كوا أهل اعتصاما أهل تمسك بكتاب خوا وبشرع خوا وبسنة بيغمبر صلى الله عليه وسلم وأوانيك وتسود وجوه أوانيك ورويا رجدبي أوانا أهل تفرقنا أهل بدعنا أهل برتوازيين أوانا نكوا دمتساوي الرجدبي خوابنا ما مدا كواتل نتيجي أو كوات شيء أو فرمان إخوة يقول زيب زيدك وشيش زيب زيناك أو زيب زيدك تبيض وجوه أو زيب زيناك ببيت سوانو أهل تفرقة أو تسود وجوه. يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أوانيك ورويا رجبوا بيان دقوتري أكفرتم بعد إيمانكم كفرتان كل دواي أو كوا إيمانتان هنا فذوقوا العذاب بما كنتم تكفرون. دي عذاب بتشيجن بسبب أو كفري كوادا تانكر سألي ردا. يوم تبيض وجوه وتسود وجوه أوانيك ورويا سبيدبي ديارا أواننا كوا وكخواي قول سبحانه وتعالى سورة الإنسان دا دفن ولقاهم نظرة وسرورا أوانك سانيكن كوا خواي قول خوشي دخات درو درونيان أو دا دمتساويشان دا دروشيتوا كواتا كاتي كوا دمتساوي سبيدبي روي سبيدبي لنتيجي أوي كوا ضليشي خوش دبي لنتيجي أوي كوا ضليشي خوش دبي وبيتسوانا أواني كوا رويا رج دبي وكو خواي سبحانه وتعالى سورة يونس دا فرمي وجزاء سيئة مثلها وكخواي سبحانه وتعالى باز لوانك كوا رويا رج دبيتن دا فرمي ترهقهم ذلة زليلي رويا رجدك سبحان الله وجل آتك سورة يونس باز دكاتا ما لهم من الله من عاصم كأنما أغشيت وجوههم قطعا من الليل مظلمة. سبحان الله دمتساويا وكب لي تندين بارتا رشاتي لسري بيدا دبي قطعا من الليل تندين بارتا شوي رش لسر دمتساويا بيدا دبي كواتل نتيجة أو زليليو أو عذابو إيشو آزاري كلنا وضليانا لسر دمتساويشيان رنگ داداتوا يتر عندك لزانان دفن تبيض وجوه أو صيغة مجازية وتسود وجوه صيغة مجازية لهلا النتيجة وكلنا وضلوا دروني على لسر دمتساويان رنگ داداتوا هذا جرينا خير هذا بحقيقة خوي ورد جيرية بمجاز والناجرة خو بفعليش بحقيقي تواوترة لبروي بالفعل لنا وضليشيان أوانيك وأهل رحمتي خواي قوران
دڵیشیان خۆشە و لەسەر دم و چاویشیان ڕنگ دەداتەوە فعلا ڕووشیان سپیە و ئەوانەی کەوە ئەهلی عەزابن خوا پەنامان بدا هەم لە ناخ و دڵ و دەرونیانەوە ئێش و ئازار دەچێژن و هەروەها هەم ڕووشیان ڕەش دەبی یومە تەبیەض وجوه وتەسوەد وجوه دیارە تەبیەض وجوه ئەوانەی کەوا ڕوویان سپی دەبی ئەوانەی کەوا ئیمانداران لە ئومەتەکانی پێشین و هەروەها بە تایبەتیش ئیماندارانی ئەو ئومەتە وەکو لە حەدیثی پێغەمبەریش داهاتێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکەوە ئیمامی مسلم وهرە ابن ماجە ڕوایەتیان کرد ئەبی هورەیرە دەجێڕتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژیان چوو لە بۆ سەر گۆڕستان و فەرمووی السلام عليكم دار قوم مؤمنين وإنا إن شاء الله بكم لاحقون ئەو جا فەرمی وددت أنا قد رأينا إخواننا فەرمووی چەندم پێخۆش بوو خۆزگە برایانی خۆم بدیت بایە قالوا أولسنا إخوانك يا رسول الله أو صحاباني كالقالي دابون فەرمووی ئێمەش برایتونین يا رسول الله قال أنتم أصحابي عنقو هاوڵن وإخواني الذين لم يأتوا بعد برایانم ئەوانەی کە هێشتا نەهاتینە لە دواترێ ئیمان بە من دەین و دێن ئیتر لێرەدا پێشەوەی کەەوە حەدیثەکە تەواو بکەین کاتێکەوە دەفەرمێ ئەنتم ئەصحابی ئەنگۆ هاوڵن بەڵام برایانم هێشتا نەهاتینە معنای ئەوە نییە کەەوە سەحابە مەرتەبەی نزمترە لەو ئیماندارانە کەوا لە دواترێ دێن ئیمان بە پێغەمبەر دەین صلی الله عليه وسلم و پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی لێ نایە برا سەحابەش هەر برای پێغەمبەرن صلی الله عليه وسلم بەڵام ئەوان هەم لەگەڵ ئەوەی کەوا براینە ئەوان شەڕەفی سوحبەشیان وەرگرتیە شەڕەفی هاوڵێتی پێغەمبەریشیان وەرگرتیە صلی الله عليه وسلم بەڵام ئەوانەی کەوا لە دوای ئەوان دێن تەنها برای پێغەمبەرن صلی الله عليه وسلم ئەو شەڕەفەیان بە قسمەت نەبوو کەوا ببنە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیتر کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم وای فەرموو ئەوانەی گوتیان يا رسول الله كيف تعرف من لم يأتي بعد من أمتك يا رسول الله فەرموویان يا رسول الله باشە لە قیامەت کو ئەوانە دەناسیەوە کۆ ئیمانیان بە تو هینایە و برای تون بەڵام نەیانت بینیە لە قیامەت کو دەیان ناسیەوە قال أرأيت لو أن رجلا له خيل غر محجلة بين ظهري خيل دهم بهم كواتا مثالك لو عندنا پیاوێک هەندێک ئەسپی هەیە ئەو ئەسپانەی غڕ محەجەلە نیشانەیان لە نێوچەوان و لە پێیەکانیان هەیە لە نێوان مەجموعەیەک لە ئەسپدان دوهم واتە ئەو باقی خەیل و ئەسپەکان کە هەمووی ڕەشن بهم واتە هیچ ڕەنگێشکیان تێدانە ئیلا ڕەش بەڵام ئەو کابرایە هەندێک ئەسپی خۆی هەیە لەناو ئەو مەجموعە ئەسپەی ئەوەی ئەو نیشانەی پێوەیە لە نێوچەوانی و لە پێیەکانی ئایا ئەلا یعریف خەیلەه ئەو کەسەکەوە خاوەنی و ئەسپانەیەکەوە نیشانیان پێوە لەناو ئەو کۆمەڵە ئەسپە ڕەشەدا ئیخۆی ناناستەوە قالوا بلى يا رسول الله بلى يا رسول الله داناستەوە قال فإن لكم سيما ليست لأحد من الأمم غيركم سبحان الله فەرمی ئەنگۆ نیشانەیەکتان هەیە ئومەتی من ڕۆژی قیامەت نیشانەیەکیان هەیە لە غەیرینگۆ لە ئومەتەکانی دیکە نییە واتە ئیماندارانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سیما و نیشانەیەش تایبەتیان بەخۆیان هەیە بە باقی ئومەتەکان کە نابەخشرێ تەریدونە عەلەیە یەومە القیامەتی غڕا محەجەلین کەواتە دەفەرمی ئەوجە دێنە لای من واتە دێنە سەر حەوزەکەی من لە ڕۆژی قیامەتێ نیشانەتان پێوەیە غڕا محەجەلین لە نیوچەوان و هەروە لە دەست و پێتان کە نەتیجەی چییە؟ نەتیجەی ئەوەیە کە نەتیجەی ئەو ئاساری دەستنوێژەیەکەوە لە بۆ نوێژ دەستنوێژتان شوشتیە وەکو ئەوجایەکسەر دەفەرمی من آثار الوضوء غرا محجلين بلق وهو الذي فيه سواد وبياض والمعنى أن أعضاء الوضوء تلمع وتبرق من أثره كواتا أنقو كدين الأيمان نشاني دسنويشتان بيو ديارة ددروشيتو ولا دورو وأنا فرتكم على الحوض وأمنيش لبيش أنقو لسر حوزك راوستاي متصاروان تاندكم كواتا وكوزانان دفرمون أمتي إسلام أمتي بيغمبر صلى الله عليه وسلم لباقي أمتكان كزيادة كرينو أوانيش وكو أوان رويان سبيا همو إيمان داراني همو أمتكان رويان سبيا وبالتايبتيش أمتي بيغمبر صلى الله عليه وسلم إيمان داراني أو أمتا بيت قالوي كوا رويان سبيا آثاري دست نويج دسر دستو
پێیەکانیشیان ڕەنگ دەداتەوە، ئاساری دەستنوێژ لەسەر دەست و پێشیان ڕەنگ داتەوە بێجگەلەوەی کەوەکو باقی ئیمانداران دیکە ئەوانش تەبیەض وجوه ڕوویان سپی بووە. خی گەورە بەقسمەتمان بکە. وتەسوەد وجوه و ئەوانەی کەوا ڕوویان ڕەش دەبی، ئەوانەی کەوا کەسانێک ڕوویان سپی دەبی و کەسانش ڕوویان ڕەش دەبی. دیارە کاتێکەوە خی گەورە لێر دەدایان کاتە دوو باش وەکو ابن عثەیمین ڕەحمەتوخوای دەفەرمی ئەوانەی کە ڕوویان ڕەش دەبی زۆر زیاترن لەبەرەوەی بە بەڵگەی ئەوەی کە لە چەندین ئاەت خی گەورە کە باز دەکات زۆربەی زۆری خەڵکی ئیمان ناینی وأكثرهم للحق كارهون وما أكثر الناس ولو حرصت بمؤمنين. وهروە لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتیەکەوە خی گەورە بە ئادەم دەفەرمی کەوا لە نەوەکەی تو طبعا هەموو ئینسانەکان نەوەی ئادەمن لە نەوەی تو 999 لە هەر هەزارێک ئەهلی جەهەنەمە یەکێکیان ئەهلی بەهەشتە کەواتە تەبیەض وجوه نسبەیان زۆر کەمترە لەوانەی کەوا تەسوەد وجوه ئەوانەی کەوا ڕوویان ڕەش دەبی خوا پەنامان بدە. طبعا ئەوانەی کەوا ڕوویان ڕەش دەبی وەکو خی گەورە سوبحانەهو وتەعالا باسییان دەکات کە لێرە بە کافر ناویان دەبە و لە جێگای کەش عینی خی گەورە وەسفیان دەکاتن بەوەی کەوا وترى الذين كذبوا على الله وجوههم مسودة ئەوانەی کەوا درۆیان لەسەر خوا کردێ والعیاذ بالله ڕۆژی قیامەت ڕوویان ڕەش دەبی، ئەوانەی کەوا درۆیان لەسەر خوا کردێ والعیاذ بالله ڕۆژی قیامەت ڕوویان ڕەش دەبی. و هەروەها خی گەورە لە جێگایت کە وەسفیان دەکا کە ئەوانەی کەوا ئەهلی کوفرن ونحشر المجرمين يومئذ زرقا لسورة طه دەفەرمی ئەوانەی کەوا مجرمن کەوا لەفظی مجرم زیاتر لە قورئان پیرۆز لە بۆ کافران بەکارهێنرا بەرەوەی گەورەترین جەریمە کوفرە. دەفەرمی کافرەکان مجریمەکان ڕۆژی قیامەتێ بە شینی حەشریان دەکرێەوە تا ڕەنجیان شین بووە. ئیتر لێرەدا کو لەگەڵ ئەو ئاەتانە تێک دەکات و لێرەدا دەفەرمی ڕوویان ڕەش دەبی لەوێن دەفەرمی شین دەبی. زانیان بە چەند شێوەیەک لێشیان دایتەوە یەک لەو شێوازان ئەوەیە کەوا دەفەرمون ڕوویان ڕەش دەبی چاویشیان شین دەبی کەواتە منزەرێکی زۆر قەبیحە کاتێکەوە ڕوو ڕەشبی و چاوی شین بی خوا پەنامان بدە. فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم پێیان دەگوترێ والله أعلم خی گەورە پێیان دەفەرمی أكفرتم بعد إيمانكم لە دوای ئیمان هینانتان کوفرتان کرد لە دوای ئیمان هینانتان کوفرتان کرد ئەوزە ئایا لێرەدا بەس مرتەدەکان ئەوها بەو شێوەیان پێ دەگوترێ یاخود ئەهلی کوفر هەمووی والله أعلم ئەهلی کوفر هەمووی کەواتە ئەکەفەرتم بعد ئیمانکم لێرەدا ئەوە پێش هەموو شتێک کافرەکان دەگریتەوە ئەوانەی کەوا لە دوای ئیمان هینان مرتەد بووینەوە و هەڵگەڕاینەوە ئەوانەی کەوا لە ئەسڵی شەوەکو کافری ئەسلین بەڵێ ئەوانیش ئەو وەسفە پێیان مەشمولە لەبەر ئەوەی كفريان كرديا لدواي عهد فترة أو عهدي كوا خواي جور سبحانه وتعالى لسورة الأعراف باسكا وإذ أخذ ربك من بني آدم من ظهورهم ألست بربكم قالوا بلى شهدنا هر هموي شاهدي أو من دا لبشتي باب من آدم كالله خوامان سبحانه وتعالى إتر كوا لدواي ويكوا لدايك دبي لسر عهد فترة ولسر توحيد لدايك دبي وكو بيغمبر صلى الله عليه وسلم دفرميتن إتر دواتريك ببي تكسي شي كافر أو الشيان بهمان شوا أين وآتي لسر زي دبي كفرتم بعد إيمان وتبعد عهد فترة وياخذ أو كساني كوا طبعا كدين الدنيا وخواي يقول إقامة حجة لسر هموان دكاتن إتر أو كساني كوا همو ڕێگاکانی ئیمان لە پێش چاوێن واضح و ئەو هەم بەڵگەیە لەسەر وحدانیەتی خوا و سبحانه وتعالى لەسەر حەقانیەتی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لە بۆیان بەدیار کە ئەو جە ئیمان ناینن کەواتە ئەوانیش ئەکەفەرتم بعد ئیمان پاش و کەواتەوەتان بەدیار کەوت ئەو هەم بەڵگەیە لەسەر ئەو حەقەی ئەو جا کوفری پێ دەکەن ئیتر ڕوویان ڕەش دەبی فذوقوا العذاب بما كنتم تكفرون ئیتر ئەو جا پێیان دەگوترێ فذوقوا العذاب دەی بیچێژن ئەو عەذابەی بما كنتم تكفرون بسبب أوي كواتا باء كسببية بسبب أو كفري دتانكر كواتا كفر دبي تماي أوي كوا أو كسان رويا رجبي وهروها كفر دبي تماي أوي كوا روبروي عذاب ابنوا وأما الذين بيضت وجوههم طالما أواني كوا رويا سبيد بي ففي رحمة الله هم فيها خالدون ئەوانەی کەوا ڕوویان سپی دەبیتن ئەوان لەناو ڕەحمەتی خوای گەورە وەکو زانان دەفەرمون واتە لەناو بەهەشتی خوای گەورە لەبەرەوەکو لە حەدیثێک قودسیدا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەجێڕتەوە خوای گەورە بە بەهەشت دەفەرمێ ئەنتی ڕەحمەتی
ئەتوو ڕەحمەتی منی کەواتە ئەوانە لەناو ڕەحمەتی خوای گەورە کەواتە لەناو بەهەشتی خوای گەورە هەتا هم فيها خالدون هەتایە بە یەکجارەچی بە نەمری دەمینێنەوە بە فەزلی خوای گەورە دیارە ڕەحمەتی خوای گەورە سوبحانه وتعالى ئەسڵەن بە ڕەحمەتی خوا لە جەهەنەمیش کەسانێک نەجاتیان دەبیتن وەکو خوای گەورە سوورەتە الأنعامدا دەفەرمێ یوسرف عنه يومئذ فقد رحمه هەر کەسێک عەزابی جەهەنەم لێی لاکەوی نەجاتی بی لە عەزابی جەهەنەم فقد رحمه و بە ڕەحمەتی خوایە ئەوجا پاشانیش چوونە ناو بەهەش هەر بە ڕەحمەتی خوایە و هەموو ئەو شتانەشکەوە لە بەهەشدا هەیە بە ڕەحمەتی خوای گەورەیە سوبحانه وتعالى یەک شتمان لێرە بڵێن لێرەدا ئەو دوو ئاەتە خوای گەورە سوبحانه وتعالى بە ڕووسپیەکان دەست پێ کرد بە ڕووسپیەکانیش کۆتایی پێهات یەکەم جار فەرمووی هەندێک لە خەڵکی ڕوویان سپی دەبی هەندێک ڕوویان ڕەش دەبی تەوەقوع دەکرا یەکسەر باسی ڕووسپیەکان کە ئەو دوای ڕووی ڕەش نە یەکەم جار فەرمووی ئەوان هەندێک ڕوویان سپی دەبی هەندێک ڕوویان ڕەش دەبی ئەو جاوانەی ڕوویان ڕەش دەبی ئەوە حاڵیان پاشان ئەوەی ڕووی سپی دەبی ئەوەی ڕووی سپی دەبیتن ئەوە حاڵیتی لێ وەکو زانیان دەفەرمون کەواتە وەکو ئەوە لەف و نەشرێکی غير مرتبة وكو باب عبارتك بلاغي بهر حال ما بس تكلر قوي وكو زانان دفر من خوای گەورە بەڕووی سپی دەستی پێکرد بەڕووی سپیش کۆتایی پێهینە تاوەکو لە هۆرد و سەری ئەوەی کەوا دەیخینتەوە دڵی خۆش بی لە خوای گەورە دەپاڕێن لەو کەسانە بین کەوا ئەهلی اعتصام بین بە حەبلی خوای گەورە سبحانه وتعالى ئەهلی تەوحید بین لەگەڵ وحدەی صەفی مسلمانان بین لەو کەسانە بین کەوا ڕوومان سپی دەبی و هەروەها عاقبة جيغاشمان لنا ورحمة خواهي قورة بيتن حتى وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون